سڵاوتان لێبێ خۆشەویستانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک و لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتان نابین بۆ پێشکەشکردنی زنجیرە ڤیدیۆکانمان کە لە باسی بەشە ئەندازیاریەکانە بۆ ئەمجارە باسی بەشی پرۆگرامسازی و ئەندازیاری کۆمپیوتەرەکەین. ئەم بەشانە لە کام زانکۆی هەرێمی کوردستانە هەن، کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل چەندە؟ ئێوەش بۆ ئەوی سودمەند بن لێی بینەری ڤیدیۆکانمان بن تاوەکو بزانن لە چ شارێک و لە چ ئاستێکی کۆنمرەیەیە. تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن بە هیوای سودبینین. دەستان خۆش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ کەناڵەکەمان، سوپاس بۆ ئەو وتە جوانانەی لە کۆمنتەکانتان ئەینێرن، لایکی ڤیدیۆکانی ئێماکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان کراوە. سوپاستان ئەکەین و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە.